خودایەکی ئێمە خاوەنی دەسەڵات و سەرەڕۆییە. کاتێک شتگەڵێک ڕوو دەدەن کە قبوڵکردن یان تێگەیشتنیان قورسە، دەبێت ئەوەمان لەبیر بێت کە خوددا دەسەڵاتدار و کۆتا فەرمانراوەیە لە ژیانمان. ئەمە بنەمایە لەسەر کۆمەڵێک ڕوودا و دامەزراوە. ڕووداوێکی دیارکراو کە پەیوەندی بە کەسەیەکیان هەیە بە ناوی یاقوب. پێشتر بەری کەوتبوو. ئەو برایە یۆحەنایە. هەردووکیان نێردراو بوون. ئەوەی لە بەردەمماندایە هێرشێکی زۆر توند و تیژە. لە کردار 13 ئایەتەکانی 1 و 2 لە بەڕایەوە دەخوێنینەوە. لەو کاتەدا هیرۆدسی پاشا دەستی کرد و بە چەوساندنەوەی چەند هەروەها کەسێکی کلیسا یاقوبی براو یۆحەنایە بەی شمشێر کوشت. هیرۆدس نەوەی هیرۆدسی گەورەیە کە لە سەردەمی منداڵی مەسیحیدا کۆرپەی کوشتووە. هیرۆدس نمونەیەکی باشی نەبوو کە لە ژیانیدا پەیڕەوەی لێ بکات. ئێمە لێرەدا هەمان درندەی دەبینین لەوەی لەگەڵ یاقوبدا کردوویەتی. لە کردار بەشی 13 تێبینی دەکەین کە هەندێک لەو پاڵنەرانە دەبینین کە وایە کرد هیرۆدس بەردەوام بێت لە چەوساندنەوەی مەسیحیەکان. لە ئایەتی 3 ئەمە خوارەوە دەڵێت و باسەکە لێرەدا باسی هیرۆدسە کە بینی ئەمە جێ ڕەزماندنی جوولەکەیە. پەترۆسیشی گرت. ئەمەش لە ڕۆژانی جەژنی فەتیرەدا بوو. ئۆرشەلیم و یەهودیەکان لەژێر دەسەڵاتی ڕۆمەکاندا بوون، بەڵام ڕۆمە ئازادی گەورەی خۆبەڕێوەبەری بە جوولەکەکانیشی بەخشی، بە تایبەتی ئۆرشەلیم و یەهودیەکان. بەڵام ئەمە لە ژێری ئەو کۆت و سنووردارەکاندا بوو کە دانرابوون. یەکێک لەو شتانەی کە سەرکردنەکانی ڕۆم هەوڵیان دەدا بیکەن ئەوە بوو کە جوولەکەکان ڕازی بکەن بۆ ئەوەی ئاژاوە دروست نەبێت. ئەمە کە پیلاتۆس کردی کاتێک ڕێگایدا عیسا لە خاز بدرێت. پیلاتۆس لەژێر فشارێکی زۆردا بوو لەلایەنی جەماوەری جوولەکەکانەوە. خۆی لە توونی هەواڵ بۆ قەیسەر دەپاڕاست کە شتەکانی لە ئۆرشەلیم لەژێر کۆنترۆلی ئەو دانین. ئۆرشەلیم کەوت بووە ژێر چوارچێوەیەکی دەسەڵاتی ئەو. هیرۆدس لێرەدا هەوڵی دڵخۆشکردنی و جوولەکەکان دەدات و هەوڵ دەدات یەکێکی و پێشتیوانی بۆ کۆمەلگای جوولەکەکان دروست بکات. سەرارەی ئەوەی کە ئەو سەرکردەی سەرەکەی کە لەلایەن خودی قەیسەریەوە دەستنیشانکراو. تەواوی دەکەین. کاتێک هیرۆدس پەتروسی گرت، خستیە زیندانەوە بۆ ئەوەی پاسەوانەی لێک بکرێت. دایە دەست چوار کۆمەڵی چوار سەربازی. دەیویست دوای جەژن بەسخا بهێنێتەوە بەردەم گەڵ. کاتێک تێرۆکەکە تەواو دەکەین، بۆمان دەردەکەوێت کە چۆن خوددا بە شێوەیەکی سەرسوهێنەر پەترۆسی ڕزگار کردووە. فریشتەیەک لە زیندان دەرکەوت. زنجیرەکان لە پەترۆسەوە کەوتنە خوارەوە و دەرگا ئاسنەکانیش کرانەوە. پەترۆس هاتە دەرەوە و تێگەیشت کە لە خوددا نییە. چووە ماڵی مریەم کە کلیسا تێدا کۆ دەبووە. لە دەرگایدا ڕووداتان لەبیرە خزمەتکارەکەی باوەڕی نەدەکرد کە ئەوەی پەترۆسە لە دەرەوەی دەرکاکەیە. هەمووان سەرسام بوون و ستایشی خودایان کرد. بەڵام ئەوەی لە بەردەمماندایە دۆخەیەکی دۆشدەمانیە و سەرسومان و پرسیارکردن دروست دەکات. بەڵام سەرەتا بە ئەوە تەواو بکەین کە بەسەر هیرۆدس هات. کردار 12:21 و لێرەدا خۆ بە زلزانین و مردنی هیرۆدس دەبینین. بە ڕۆژی دیاریکراودا هیرۆدس جلی پاشایەتی لەبەر کرد، لەسەر کۆرسی حوکمدان دانیشت. ئەمەش لە قەیسەری و تاری خەڵکەکەش بۆیاندا. هاواریان کرد ئەمە دەنگی خوداوەندێکە هی مرۆڤ نییە. هیرۆدس لێرەدا خۆیش کۆمەند دەکرد دەنگی خوددا. دەبینین چی بەسەر هات. دەست بەجێ فریشتەیەکی دەیەزدان لێدا، چونکە شکۆی نەدایە خوددا. گرمیش لێدا و مرد. پرسیارێک قورسەکە لێرەدا بۆ تفکیرکردن و جێبەجێکردن ئەمەیە:
بۆچی هەندێک لە باوەڕداران خۆپەرستەکان دووچاری شەهیدبوون دەبن و هەندێکی تر نە؟ دەکرێت پرسیارێکی تریش بکەین. بۆچی خودا لە هیرۆدسیدا و کوشتی، لە کەسانێکی تر نەدا و وەک هیرۆدس خراپ بوون و ئەمڕۆ لە جیهانی ئێمەدا ئامادەن؟ ئەم پرسیارانە زۆر قورسە، بەڵام بە تایبەتی تر بۆچی یاقوب مرد لە کاتێکی یۆحەنای برای ساڵانێکی زۆر ژیا؟ ئەوە پرسیارێکی زۆر قورسە، ئەو دەرئەنجامەی کە دەتوانین پێ بگەین کاتێک باسی ئەم بابەتە دەکەین. لە هەموو حاڵەتێکدا دەبێت دان بەوەدا بینین بە خودا خودایە، ئەو خاوەن سەرۆریە بەسەر گەردووندا، هەرچەندە ناتوانین لەو نهێنیە گەورەیە تێبگەین کە چۆن هەموو کردارەکانی مرۆڤ پەیوەندیان بەوە هەیە کە خودا کێیە و چی دەکات، بەڵام دەبێت لە هەموو بەردۆخەیەکدا متمانەمان پێی هەبێت. ئەمە بە هیچ شێوەیەک ئاسان نییە، چونکە پێی دەچێت نادەپەروەر بێت. بۆچی یاقوب؟ بۆچی یۆحەنە نە؟ ڕەنگە یۆحەنە خۆی لەم بابەتدا پرسیاری کردبێت. یۆحەنە لە تەمەنی 90ەکاندا نەمایە، چونکە نووسی بوو و لەم نامەیەدا لە 1 یۆحەنە 3:16 دەڵێت: بەم خۆشەویستمان زانی عیسای مەسیح ژیانی خۆی بۆ ئێمە دانا، ئێمەش دەبێت ژیانی خۆمان بۆ خوشک و براکانمان دابنێن. ڕەنگە یۆحەنە پرسیاری ئەوە کردبێت کە بۆچی یاقوب دەمرێت و ئەم هێشتا نە. ئێمە وەڵامێکی یەک لارەوەکەمان بۆ ئەم پرسیارە نییە، تەنها ئەو ئەنجامە نەبێت کە باسمان کرد. کاتێک بیر لە وتەکەی ئەیوب دەکەینەوە، کاتێک لە ژنەکەی پێیوت نەفرەت لە خودا یاخود بمرێت بەهۆی ئەو وشەی کە ڕووی داوە، تێبینی وەڵامی ئەیوب دەکەین: ئەگەر بشم کوژێت هەر بەشتی پێدەبەستم. هیوادارم لە ناو بەردۆخی لەم جۆرەدا ئەم جۆرە لە بوێری و ئیمانم هەبێت بە درێژایی ساڵان و سەدەکانی ئەمامان لە گیانی ئەو باوەڕدارەکاندا بینی کە گیانیشیان بەخشی. ویلیام تیندێل زیندانی کرا و سووتێنرا چونکە کتێبی پیرۆزی وەرگیرا بۆ زمانی ئینگلیزی. کاتێکدا دوای هەناسەی دەدا دەیگوت: بەروەردکار چاوەکانی پاشای ئەنگلترا بکەرەوە، دوعا بۆ هەمان کەسە دەکات کە سزای مردنی بەسەردا سەپاندووە. سوپاسی خودا دەکەین بۆ ئەم نمونەمان، چونکە هەمان دەدەن کە لە کاتی قەیرانەکەمان هەمان ئازایەتی و بۆریمان هەبێت بۆ ئەوەی تێبگەین کە خودا خودایە، تەنانەت ئەگەر لە هەموو سەختەیانە تێنەگەین کە ڕوو دەدەن. پرسیارێکمان هەیە بۆ تەفکیر و جێبەجێکردنی هەمان پرسیار بەستراوەتەوە بە نمونەیەکی دیکە. کتێبی پیرۆزەوە دەگەڕێینەوە بۆ پەیمانی کۆن، چۆن چیرۆکی شەدرەخ و میشەخ و عەبدیناگۆ لە پەیماندا کۆن بنەمایان دەسەڵات سەرەرەوەی خودامان پیشان دەدات. پێکەوە بیر لە پاشا نەبوخەدنەسەر دەکەینەوە، کەسێکی خراپەکاری لە ڕادەبەدەر پێدەکرێت ئاڵتوونی دانا کە بەرزیەکەی نزیکە 27 مەتر بوو، پانیەکەی نزیکە 2 مەتر و نیو. بڕیاریدا کە بە بیستی ژنێنەکە هەمووان کرنۆش بۆ بەیکەرەکە ببەن. 3 پیاو و ئەو پیاوانە بوون کە لەگەڵ دانیالدا بوون کاتێک بەدیل بردران بۆ بابل. ناویان شەدرەخ و میشەخ و عەبدناگۆیە. ئەوان ڕەتیان کردووە کرنۆش بۆ پەیکەرە ببەن. نەبوخەدنەسەریش زۆر تووڕە بوو کاتێک گوێ لەوەم بوو، بانگیان کرد و ئەم پرسیارە کرد: ئەو خوداوەندە کێیە لە دەستم ڕزگارتان دەکات؟ فەرمانێکی دەکردبوو و ڕاگەیاندبوو: هەر کەسێک سوزدە نەبات دەخرێتەوە ناو کوڕەی ئاگرەوە. 3 کوڕە بەو پەڕیش کۆمەندیەوە وڵامیاندایە. شەدرەخ و میشەخ و عەبدناغۆ وەڵامی پاشایاندایە: ئەی نەبوخەدنەسەر، پێویستمان بەوە نییە لەسەر ئەم بابەتەیە ئەی پاشا وەڵامت بدەینەوە. ئەگەر بمانخەیتە ناو کوڕەی ئاگری داگیرساویشەوە، ئەوە خودایە و دەپەرستین، دەتوانیت ڕزگارمان بکات.
ئەوە لە دەستی تۆ دەربازمان ئەی پاشا سەرنج دەکات بدەن نەیان گوت خودا لە ئاگەر ڕزگاریان دەکات بەڵکو وتیان دەتوانین ڕزگاریان بکات زیاتر ڕوونیان کردەوە تەنانەت ئەگەر ڕزگاریشی نەکردین دەمانەوێت تۆ بزانیت ئێمە خوداوەندەکانی تۆ ناپەرستین و کڕنۆش بۆ پەیکەرە زینریەکەش نابینە کە دەتوان دەزانین چی ڕوویدا ئەو پاسەوانەشی سوتاند کە ئەوانەی بەستوو بووە شتێکی سەرسوهێنەر لەم بابەتدا ئەوەیە کە پاشا سەیری ناوەوەی ئەم بلێسەی ئاگر کرد و چوار پیاوی بینی وتی سێم فرێدایە ناو ئاگرەکەوە سێ کەسەیەک بە ناوەڕاستی ئاگرەکەدا دەڕۆیشت لە ناوەڕاستی ئەم هەموو ئاگەرە ئەوان بەبێ دەڕۆیشتن هەروەها کەسێکی تریش لەگەڵیان ڕاوەستا بوو ئەمەش یەکێکە لە دەرکەوتنەکانی خودی عیسای مەسیح لە پەیمانی کۆن ڕزگار کرابن بەڵام پرسیارەکە هەردەمینێتەوە بۆچی ئەوان ڕزگار کران لە کاتێکدا ئەوانی تر مردن وەڵامی ئەم پرسیارە ئەوەیە کە دەگەڕێینەوە بۆ ئەو بنەمای کە لە تەواوی چیرۆکی کتێبی پیرۆز سەر هەڵدەدات کاتێک شتەگەڵێک ڕوو دەدەن کە قبولکردن یان تێگەیشتنیان قورسە دەبینن ئەوەمان لەبیر بێت کە خودا دەسەڵاتدار و کۆتا فەرمانراوەی لە ژیانمان